تمرين مالنا كردو ما عندي بوين امتحان ما خلاص كردو هذا بەبەشداری زیاتر لە 1200 گەنج و لاو لە هەولێری پایتەخت ماراسۆنێک ڕێکخرا. ئێستا گەشتونەتە خاڵی کۆتایی و یاریزانان لە تەمەنە جیاوازەکان پلەی جیاوازیان بەدەستێناوە. دەمێت قسە لەگەڵ چەند یاریزانێک کەم کە بەشدار بوون یاخود چەند گەنجێک سلااوتان لێبێت پێم بڵێن پلەی چەندەمتان بەدەستێنا. من پلی دیم بدستنا شوشم پلی نویم بدستنا هەنی لە دوایەک نوێ بوو دێم دەشتان ساق بێتن باشە چەندەم جارە بەشداری ماراسۆن دەکەن بەردەوامەوە بەشداری ماراسۆن دەکەن برید ئەو سێم جارە بەشداری مارۆسۆنەکانەکەین جارێکیان پلەیەکەم بەدەستێنا ئەو ماراسۆنێکی 5 کیلۆمەتری بوو لەگەڵ خوشکم هەموو جار معنە مارۆسۆنەکان بخۆ خوشم ئەەکەی یعنی لە دوایەکیش دەبنە مجارێ هەموو جارێک باشە با قسە لەگە خوشکت بکەین بزانین ئەو چۆن خۆی ئامادە دەکە ئاوە پلەی بە دوایەکدا پلەی باشیش دێنن. والله الحمد لله مش بخواي ما عندي بونا شي زوري بس الحمد لله قيشتنا اخيرا بس عمل امتحان ابون تمرين وش ما نكربو انا تاكيد باش تدبون يعني طلبي زان كيف تمرين ما نكربو ما عندي بوين امتحان ما خلاص كردو هذا زۆر باشە پێم بڵێم ئەنجامدانی ماراسۆن چ کاریگەرێکی لەسەر دەروونتان دەبێت. والله کاریگەری زۆری هەیە یەکێک لەوانە کەوا دەکا کە دەروونمان مرتاح بێتن چونکە بەعام وەرزشەکان دەروون مرتاحەکەن لە ڕووی جەستەیەوە و لە ڕووی دەروونەوە زۆر سوودی هەیە. باشە لەگەڵ شەکە دوانن بەس بە دوایەک پلە دێنن باشە پێم بڵێن کاوەتان پلەی باشتر بەدەست دێنە مجار کاوەتان تەمەتان گەورەترا ینی گەورەکە پلەی باشتر دەستێن باشە ئێوە بڕیارتان داوە بەشداری هەموو ماراسۆنێک بکەن هەر لە کوردستانیان لە دەروەش. والله داوامان لێ کرایە لە دەرەوەش ینی لە عێراق بەس جارێ نەبووتە قسمەت چکە مە خوێندی نیشمانە بێشە ئەگەر بۆ قسمەت ئینشاڵڵا لێ ئاواتت چییە لە ئەنجامدانی ئەو ماراسۆنانە؟ ئاواتمە یەکەم بووم هەموو جارێک ئینشاڵڵا ئینشاڵڵا هەموو جارێک یەکەم دەبن.